ئەو درامایە بیانیانێکی ئێستا پەخش دەکرێت بەداخەوە کە زۆرینەیان تورکین کاریگەریەکی خراپی هەیە لەسەر تێگرانی شیرازەی خێزانی کۆمەڵگای کوردی بەتایبەت کە ئێمە کۆمەڵگایەکی زیاتر بە کللتورەوە پەیوەستین ڕاستە ڕەنگە سوودێکی هەبێەوەی کە کۆمەڵگا تۆزێک بکرێتەوە بەڵام لە ڕاستیدا زیانەکانی زیاترن بەوەی کە زیاتر هاندانی تاکەکانی کۆمەڵگایە بۆ توندوتیژی بۆ ئەوی بۆ سەرەڕۆیی بۆ بێڕێزیکردن بە ئازادیەکانی بەرامبەر شتێک کە زیانی هەبێت گرنگە کە بایکۆتی بکرێت و جاچ لە لای هونەریەوە بێ لەلایەنی دراماوە بێ گرنگە کە بایکۆتی بکرێت لەبەرەوەی کە هۆکاری تێکدانی خێزانە کاتێک کە شتێک بۆ تۆ خراپە باشترین چارەسەر ئەوەیە کە تۆ بایکۆتی بکەیت. سوپاسان دەکەم بێگومان ئەو درامایانەی کە لە کەناڵەکانی خۆمان کەناڵە کوردیەکان پەخش دەکرێت دەبێت بە شێوازێک بێت جۆرە درامایەک بێت کە کاریگەریەکی باشی هەبێت نە کاریگەریەکی نێگەتیڤ هەبێت بەداخەوە لە ئێستادا ئەو درامایانەی کە پەخش دەکرێت بەتایبەت دراما تورکیانەی کە لەگەڵ عادەت و دەقالید و دابوونەریتی کۆمەڵگای ئێمە ناگونجێت کاریگەریەکی زۆر نێگەتیڤی خستۆتە سەر ژیانی کۆمەڵایەتی ئێمە بەداخەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ سیاسەتی ئەو کەناڵانە کە دەبێت ئەوان بە سیاسەتی خۆیان بچنەوە و بە جۆرە درامایەک پەخش بکەنیان بگەڕێنەوە بۆ درامای کوردی خۆمان هەرچەندێکە درامای کوردی خۆمان ئەگەر کەم و کورتیشی هەبێت بەڵام باشترە ڕەنگە تابیر لە ئازار و مەینەتی خۆمان بکات باشترە لەوەی کە ئێمە بچین سەیری درامای تورکی بکەین کە زۆر دوورە لە مەودای کۆمەڵایەتی ئێمەوە و وەزارەتی ڕۆشنبیریش دەبێت دەورێکی کاریگەری هەبێت بەداخەوە تا ئێستا شتێکی وای نەکردووە پێویستە ئەو درامایانەی کە پەخش دەکرێت لە کەناڵەکاندا سانسۆرێکی هەبێت جا ئەم سانسۆرە هەم کەناڵەکە بۆ خۆی دایبنێت هەم ئەو وەزارەتی ڕۆشنبیری بتوانێت سانسۆری بکات ئێمە من لەگەڵ ئەوە نیم کە درامای بیانی بە هەر نەوعێک بێت هەر درامایەک بێت درامای هیندی بێت تورکی بێت ئیتر کۆری کە ئێستا کەناڵەکانمان وازیان زۆربیان لە تورکی شێناوە بەهۆی ئەمبار و دۆخەوە چوون بۆ لایک درامای تر کە وڵاتانی تر بەڕاستی کاریگەری خراپی هەیە بە هیوام درامای کوردی زیاتر گرنگی پێ بدرێت و زیاتر پەخش بکرێت لە کەناڵەکان.